من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، ئمڕۆ لە ناحێی شۆڕش گەنجێکی تەمەن 20 ساڵتان پێ ئاشنا ئەکەین کە چیرۆکێکی کاریگەری هەیە بۆ ئێوە نەقلی ئەەکەین بۆ ئەوی ئێوەی خێرخواز و بەخشندا لە نزیکەوە ئاشنای ژیان و گوزەرانی بن کە ماوەی 7 مانگە لە ناڕەحەتی و ناخۆشی و بەڕێگای دکتۆر و لەژێر نەشتەرگەریدایە. تۆ خێرخواز لەگەڵ ماوەرە و ئەم چیرۆک و بەسەرهاتت بۆ دەگوازینەوە بۆ ئەوەی تۆژ یەکێک بی لەوانەی کەوە موژدەی خۆشبەختی موژدەی شیفا بدەی بەم گەنجە جوانە و نەهامەتی و ناخۆشەکانی لەسەر ئاسام بکەی. کرێچین باوکم ئەرکی زۆری لەسەر بوو، ویستم ئەو ئەرکەی لەسەر کەمکەمەوە و توانم خۆم شتێک بۆ خۆم پەیاکەم و بۆ خوێندنەکەم و هەم بۆ خۆشم. بۆ بۆنێوە ئەم ئیشەم دۆزیەوە لە شارەوانی من ژینگە پارێز بووم، کوچە کۆڵانی ئەم شارم پاکردێتەوە لەگەڵ ساری زبڵەکەیە. ڕۆژێک ئیتر قەدەری خۆی گەورە قاسمەکەیەتە ناو ئەو کەپسەیە و لە کاتی تەواو بوو نابوو ئێمە زبڵەکەمان فڕادە ئەم پشتەی بەرزەبێتەوە بێ کێبچێتە ئەو سەرەوە پایکاتەوە. جا لەسەرەوە بووم کە دوای ئەوەی کە تەواو بووم هێنایانە خوارەوە قاسم خزای نایەوە کە خزای نایەوە ویستم دەست بگرم بە شتێکەوە بۆی بێمە دەرەوە. کە هاتم دەستگرم بە شتێکە تو مەسە دەستم گردو بە ئەوەی وا کەپسەکە جۆڵێنێ ڕێکدان بەسەر قاچی خۆمان. لەو کاتەیە ینی زۆرش باقەوەتە لەو کاتەیە قاسپیشکان ینی ژێرەوەی قاسم تاقی خوێنێکی زۆر زۆری لات بەڕاستی لەو کاتەیە ئازاری مەرگم پێگەشت. وتر باش و قەدەری خی گەورە خۆم بەرزم کردەوە ئەگەر نا هەر لێ قاسمی ڕێەوە چونکە زۆر زۆر بەخۆتە. تر بەدەم ئازارەوە ئازارێکی زۆر گەرمیان بە تەوارێکە ئیتر لەوێ لەوەش خۆم چوم ئازارم زۆر زۆر بوو لەوەش خۆم چوم. تر دوایەوە برام بۆ سلێمانی بۆ نەخۆشانی شار لەوێ دوو عملاتم بۆ کراوە. لە دوایە دکتۆرەکان بڕیاری بڕینەوەیاندا تقریبەن 12 دکتۆر بڕیاری بڕینەوەی دا چونکە ئەو کاتە بەهۆی ئەوەی قاسم وای لێ هات من گورچی لەشم لەدەستدا گورچی لەم دەستدا سەتانەوەتی گورچی لەم دەستدا. اینجا دکتۆرەکان یانوت ئەگەر قاچی نەبڕینەوە گجگەریش لە دەستە دەی گورچیلەکان ناکەونەیش ئەبێ مە قاچی ببڕینەوە. ئیتر کەوایوت من لە ڕێ خوشجێ خۆم کەوتم وتی وڵای کاکە بێ قاچی بڕینەوە. وتم کاکە بیکە خاتر خوا بۆ خاتری قورئانوتی بەخوا برا مەزاری تیان نییە ئەمە قاچی ئەگەی واشەش ئەوڵ تیابە زیاتەکە ئەبێم جا لە سەروتر ببڕینەوە ئەمجا ببینێ لای ڕانی ببڕینەوە. دکتۆرەکەی بەس گورچی لێ سەخرار بێ بۆی قاچی ببڕینەوە چکەم نابێ گەسلی گورچی لێ بگویتە قاچی ببڕێتەوە. هەساینوتمان کاکە گیان ئێستاکە هەرچێوتی وڵای کاکە حەل ئەوەی ئیلا ئەبێ ئەم کوڕە ئەبێ قاچی لەسەر و ئەژنۆ بڕ. ئەیتر هەر مردم وتم کاکە وەرە قاسم ببڕن بەس قاس کوڕەکەم مەبڕنەوە. قاس وتی کاکە ئەبێ قاچی وتی ماشە یەکەم جا ببنێوتە لێرە وتی وڵای ئێستا لەسەر و ئەژنۆی ببڕینەوە. کاکە بۆ خاتری خوا وتی وەڵڵاهی مەزاری تیان نییە ئێستا بێ بەس گورچی لێ سەخرار بێ قاچی پێر لە چیە کردەوە چۆن وە کاک محەممەد بڵێ پێم نەمتوانی پێ بڵێم کاکە نەمەتوانی پێ بڵێم بیستم پێ بڵێم زۆری
پێ بڵێم لەبەرەوەی خۆی وەرزشکارە نەمتوانی پێی بڵێم ئیتر دکتۆرەکەوتی هەرێ بێ پێی بڵێن لەبەرەوەی بێ من دوای ئەمە مەسئولیاتەکە هەستەرم ناتوانم من قاچی پێی نەڵێم قاچی ببڕمەوە وتم وڵای دکتۆر وەرە بەس پێم بڵێ خۆت حەلێکم وەدانە چۆن بەم مناڵ بڵێم ئەمەی سێ مەزار وایە ئەڵێن قاچت لەو جاوە دڵێ دێنەوە ئەڵێن عملیاتەکە ئەوەمە عملیات نەکردوێ ئەومە عملیات نەکردوێ ئێستا پێی بڵێم ئەی بڕینەوە هەر شێت ئەوێ یەکەم جاکە عملیاتەکە مامە تایری لە فاو ئەو نێزانی ئەویان عملیات کرد و ئەویان بڕێ و ئەوە دەرزی شتیان لێدا و بەدەم بەنجەوەی تر وتی وەڵی ئەبێ پێی بڵێن هیچ حەلی نیە وڵای تر ئەمە گوچی لێەوە نە ئازاری هەبوو دوای وتم هەر چۆنێکەوە دکتۆرەکە وتم وەڵی من ناتوان پێ بڵێم خۆت چۆ پێ بڵێ خۆی چوو پێ دوی کاک محەممەد یانی تر ئەمە حیاتی ژیانە و قەدەری خی گەوراتۆ سەر ئەبێ قاچی ببڕینەوە ئیتر ئەم لە تاو گورسیاوتی کاکە قاچم ببڕنەوە کێشەم نییە قاچم ببڕەوە ئەیسەم جای مامانت کاکە گیانجاران هۆڵی قاچ ماموجا هۆڵی گورسی مام یعنی بەڕاستی ئاوای سەر بەدەم باسێکەکەی بەڵام زۆر بەزایکی گرانە بەڕاستی گرانە تۆ ئەم منە شەوی 750,000 بۆ خەسخانەیە غەست لێ گورس لێ 25 زۆرەخە یعنی پارەیەکی زۆرمان تیا سەرف کردو بەخوای گەورە دەرزیان بۆ نووسیوە بە وەرەقەیەک ئەوە تا لە مۆبایلەکە لام یەک دەرزیەک بە یەک وەرەقە جاروها بۆ وەرەقیانداوە بنیان کاکە بچۆ لە سەیدەلی ئەم دەرمانانە کاتێک چوومە 480,000 570,000 زۆر بێتاقەتی کردم کە ئەیان و ئەی بڕینەوە تر هەر سوپاسی خواما کرد پشتم بەخوا بەستە بوو تر چەند نەخۆشخانەیەکی هێرشم پێکرا دوای 25 بۆ 30 غەسلی گورچی لە گورچیلەکانم کەوتنەوە ئیش سوپاس بەخوای گەورە بەڵام قاسم تا ئێساش ئیش ناکە بۆیە ئەمەلیان پێداوم لە وڵاتی هندستان کە قاسم چاک بێتەوە ئینشەڵا بە پشتیوانی خی گەورە هیوادارم منیش وەک ئەو خەڵکە منیش پێشتر وەک ئەو خەڵکە کەسێکی لەش ساغ بووم سوپاس بەخوای گەورە ئێساوام لێ هاتووە هیوادارم دووبارە بتوانم بکەمەوە سەر قاچی خۆم چونکە ئێستا بوومەتە بار بەسەر خێزانەکەی خۆشمەوە بتوانم دووبارە هەڵسمەوە و بژێوی خۆمان باشترکەین و گوزەرانمان باشتر بێ بتوانم ئیش کار و کەسابەت کەم لەگەڵ ئەوەشا من یاریزانی تۆپی پێ بووم یاریزانی تۆپی پێ بووم ئامانجی گەورەم هەبوو خەونم هەبوو لەگەڵ ئەم یاریە دیارەوە ئیساوام لێ هاتووە خەونەکانم لەسەر جێگاکە ناوە بۆنیەوەی وام لێ هاتووە من وەکو هاوسێ شایەتی بۆ ئەم ماڵادم یەکەم ئەمان کرێکی دووەم ئەم کوڕیان بە قەدەری خۆی گەورە توش ئەو حادسەیە بووە پاشان دەست کورتن بێمەعاشن هیچ موچەخۆرێکیان نییە ینی شتێکیان بۆ دابینکە حالیان ینی ئێستا ئەگە خەڵک یارمەتیان نەدا وەڵی توانایی چێنی من ئەو شایەتیان بۆ دەم وەکو هاوسێ ئیتر کاکە ئەگە خەڵکیش لە ڕای ئەو خوایەگە یارمەتی ئەم گەنجە نەدا و ئەگە خەڵکێکی خێرخواز شتێ بۆ ئەو گەنجە دابین نەکە بەڕاستی ئەو گەنجەش گوناح لە باقەڵۆلاوە 7 مانگە کەوتووە ینی بە ئێش و ئازارەوە ناڵێنێ ئەگە خەڵک لە ڕای ئەو خوای شتێکی بۆ بدا بە 250 بێ هەر ئەم گەنجە ئیسپادەی لێگە ئیتر ئەگەر ئێمە وەکو هاوسێ بەخوا شایەتی دنیا و قیامەتی بۆ دێن و ئەو مۆزوعەکەی بخۆ بەڕاستی دەستخۆشیتان لێکین بە هاتنتان بۆ هاوکاریکردنی کاکە محەممەد دیارە لە ئیسلامە هاوکاریکردنی خەڵکی نەخۆش یان محتاج بەڕاستی فەرمانی خی پەروەردگارە خی باڵا دەست فەرمانی پێکردووە
وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان دیارە وتعاونوا على البر والتقوى بالضبط ئەم کاری کاکە محەممەد دەگرێتەوە لەبەرەوەی لە کاری باشە لە کارێکی پیرۆزە لە بەدەستێنانی ڕزقی حەڵاڵە لە مەعیشەتی ژیانە وای لێهاتووە بۆیە خوای گەورە فەرمانی پێکاواتە یارمەتی یەکتری بکەنە سەر کاری چاکە و خێر دیارە لە ئیسلامیشە هاوکاریکردن و زیندووکردنەوەی ئینسانێک کە ئێستا کاک محەممەد بەڕاستی قاچی لە خەتەرایە زیندووکردنەوەی ئەو قاچەی یان با بڵێن چاکبوونەوەی قاچی کاکە محەممەد بەڕاستی ئەوە هەمکارێکی ئیمانیە وەکو ئیسلام فەرمانی پێکراوە خزمەتێکی زۆر گەورەی و خوا زۆری پێخۆشە و پاشان کارێکی ئینسانیشە بەڕاستی ئینسان کە ئەو حاڵەتی ئەو پیاوە ئەبینێ بەڕاستی من خۆم زۆر بەزەیم پیاهاتەوە زۆر تەسیری لێم کرد زۆر کاریگەر بوو لەسرم پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هاوکاریکردنی کەسێک و بەدەمۆچوونی کەسێکم زۆر پێ باشترە لە یەک مانگ لە ماڵی خوایە عیبادەت کەم کە نوێژێکی بە 100,000 نوێژە کە شەویش بە شەو نوێژکەیت و ڕۆژەکەشی بە ڕۆژووبی لە کەعبەی پیرۆزە یەشتا هاوکاریکردنی کەسێکی ئاوا لێ قەوما و کەسێکی ئاوا داما و لای خوای پەروەردگار فەزڵ و گەورەیەکەی گەورەترە و خوای گەورە زیاتر پێی خۆشترە لەو عیبادەتە کە ئەنجام بدرێ هێشتا ژیانم بەباشی نەبینیوە چەندی شتم لە پێشە کە من ئێستا ببوونی قاسمەوە ناتوانم هیچ بکەم یعنی شەو ڕۆژ من ئازارم هەیە ئازارم ئەوەنە زۆرە یعنی شەوانیش ناتوانم بخەوم بەڕاستی بێتاقەتی کردوون هیوادارم ئەو موسڵمانانە هەر کەسێک لە لای خۆیەوە بتوانێت هاوکاریم کا بۆی دووبارە قاسم چاک بێتەوە ئێستا هانم بۆ خەڵکە بەڕێزێنەوە موسڵمانانی خۆشەویست بتوان یارمەتیم دەن و دووبارە قاسم چاک بێتەوە عەمەلیاتم بۆ بکرێ تێ بە پشتیوانی خوای گەورە کاکە محەممەدی تەمەەن 20 ساڵ تازە ژیان بەدەمی پێئەکەنی دنیایەک ئاوات و خەیاڵی هەبوو کە وەک گەنجێک بەتوانە بژێوی ژیان دابین بکات و برێو بە خوێندنەکەی بدات بەڵام ڕۆژگار دێت و لە کاتی کارکردنیدا کە ئەو کارێک کە ئەم دەسی بۆ برد زۆرێکمان کە بەلایەوە تێپەڕین لوتی خۆمان دەگرین ژینگە پارێز کارێکی قورس موچەیەکی کەم پڕ لە مەترسی بەڵام قەدەریەت و قاچی لەوێ لەت دەبێ و تووشی ئەم کارە ساتە ئەبێت چەندین نەشتەرگەری حەوت مانگمانەوە لە نەخۆشخانە و ڕێگای هاتوچۆی نەخۆشخانە ئەوەی هەیان بوو ئەوەی بۆیان قەرز کرد ئەوەی خێرخواز هێنای تا ئێرە هاتووە لێرەوە دکتۆرەکان کۆتاییان بە چارەسەری ئەو هێناوە لە ئێستاە لە هیندستان چارەسەری هەیە تۆی خێرخواز تۆی بەخشندە ئەتوانی بە هاوکاریە مادیەکانت هەرچەند لە تواناتا هەیە دڵی کاک محەممەد خۆشکەیت و ئاوات و هیواتەکانی بۆ بینەتە دی و هەڵسێتە پێوە و برەو بە خوێندنی بات و دەست بات بە کار و کەسابەتێک بەڵام ئەگەر ئێوە نەبن دڵنیام هەموو تەمەنی لەسەر ئەم جێگا بەڕێ ئەکا لەبەرەوەی باوکی کاسبکارێکی ئۆتۆنیە بتوانێت بژێوی ژیانی دابین بکات کرێچین چ جایەوەی بتوانێت
عیلاج و دا و دەرمانەکانی بۆ بەردەستە بکات و دابینی بکات. تۆ بێنە بەرچاوی خۆت کاکە محەممەد کوڕی تۆیە، برای تۆیە، برازای تۆیە، خوشکەزای تۆیە. دڵنیام هەر کامێکمان کە سوکاری ئێمە بێت ئەوەی بۆمان بکرێ بۆ جێبەجێ ئەەکەین، بەڵام ئێستا ئەو چاوەڕێی هیممەتی ئێوەی خێرخوازە، خێرخوازانی کوردستان و کوردانی تاراوگا، هیممەت بەرزی ئێوە ئەتوانێت هیوا و ئاواتی کاکە محەممەد بەدی بێنێ و نا هەمواری و ناڕەحەتەکانی بۆ بکا بە خەندە و خۆشی. چاوەڕوانی دەستی هاوکاری و میهرەبانی ئێوەی ئازیز و خۆشەویستین. لە زووترین کات بە هاوکاریەکانتان دڵی کاک محەممەد خۆش بکەن. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. دوای ناڕەحەتی و ناخۆشی و ناهەمواریەکانی منداڵانی بێباوک و هەژارەکان، جارێکی تر خزمەتەکانی ئێوە، خەرمانەکەی ئێوە ئەخاتەوە بەردیدی ئێوەی ئازیز و خۆشەویست کە تا دوێنێ منداڵانی بێباوک و هەژارەکان ژیانیان چۆن بوو، لە کرێچێتی ژیانیان بەسەر دەبرد، بەڵام ئمڕۆ بە هاوکاریەکانی ئێوە ژیانیان گۆڕاوە و ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بوو بە خەندە و خۆشی. ئمڕۆ بەخشین لە شاری هەولێر لە گەڕەکی سێبەردان موژدەی ئەوەتان پێدات ئێوەی خێرخواز و بەخشندا ئەم خانوەتان لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین بۆ سێ منداڵی بچووکی کرێچی بێناز کڕیوە. بابزانین هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە تا چەند دڵی ئەم منداڵا بێباوکانەی خۆش کردووە. ژیانمان زۆر گۆڕایە لە خۆی بزیادبی ژیانم بیدات زۆر ناخۆش بەڕاستی بەزێستا لە خۆی بزیادبی ژیانمان زۆر خۆشە، خانی خۆمانە، ماریان لۆدانین، خانیەکەیان زۆر خۆشە، ماروشتیان هەموو لۆدانین، لە خۆی بزیادبی ژیانم ئێستا زۆر فەرقی هەیە. تا چەند خەمەکان کەم بووە؟ وەڵە زۆر لە خۆی بزیادبی خەمەکانم زۆر کەم بووە، نم دەتانی پێداویستی منداڵەکانم دابی بکەم، ئێستاکە باشە لە خۆی بزیادبی کری خانی نادەم، ئەوەندەی وەردەگرم لەکە خێرخوازم عاشتان لۆ منداڵەکانم دەکەمە مەسرف. تا چەند لە ناڕەحەتی کرێچێتی ڕزگارت بوو؟ خۆت باست کرد هەر جارە لە گەڕەکێک، هەر جارە لە مەنتیقەیەک، یان زۆر جار کرێی خانوون بۆ نادرا، ینی پارەی ئەو مناڵانە کە بۆتە هات لە جاتی بۆیان سەرف کێدا بە کرێی خانوو. تا چەند ئەمە ئەو قورسای لەسەرشان کەم بووە؟ تا چەند ئەم خانووە خەمەکانی توی کەم کردەوە؟ وەڵە زۆر لە خوای بزیادبی ئەوەندەی لۆم داهات دەبا جوان سرف نەکەم لۆیان، بەس کرێ خانیەکەم پێدەدرا، زۆر زەحمەت بوو، مانجێ لە خانێک سارێ لە خانێک ئەوەندە زەحمەت بوو. لە خوای بزیادبی سەتاب لە خانی خۆمانی زۆر خۆشە، خوا خێری بەخشینی بنووسی، خوا خێری دەستگای بەخشین لە خوای بزیادبی. وەڵە ژیانی منیان کڕیەوە، ژیانی سێ منداڵی منیان دابین کرد، خوا خێریان بنووسی ڕەبی. لە خوای بزیادبی وەڵە خانێکی زۆر خۆشە، غورفەتی لە پشتەوە هەیە، مەمەڕەکە، مەدبەق، عەوشەتی خۆش، مرافق و حەمام شتی هەیە، زۆر خۆشە، ماروشتیان هەموو لۆ کڕین. ئەوە فەقیری هاتە سەفتارێکیندا ساری لە مەکتەبەچی بوو، یعنی هەتا ئێستا تاب لە مەکتەبەچی نەبووە، دەگودا زۆر ناخۆشم ساری لە مەکتەبەچیمە. وڵا لە خوای بەزیادبی چیزەکەم ئەلعانە لێ پێشتر هیچی نەبوو، نانی ئیڵەڵای نەبوو. دەستگای بەخشین ئەشاکی چاچ لۆ کڕی، خانی بەرەکی خۆشی لۆ کرد، عەمی لۆ تعمیر کردەوە، ماری کامل لۆدانە، ئەوینە قوستان بوو لۆی کڕی. لە خوای بەزیاد مەعاشەکی چاچشینە، مەعاشەکی 200,000 دەبەخشین، مەمنونی بەخشینینە، خوا خێریان بنووسی یا ڕەبی. منداڵ هێتیمانان دڵخۆش کرد، خوا دڵیان خۆشکە. ئەرێ وەڵا لە کومباری، لە ماری، لە ئەشای، لە هەموو شتێکیان لۆ کڕی.
لەخۆی بەزیاد بۆڵا ژیان مێسە لە خەونە چڕا دەستی پێکرد بەڕاستی خەونەکی زۆر خۆشە لۆ هەمومان لۆ مندارەکان چکە خانیەکەمان هەر خۆش نوێیە مارەکە هەمووی نوێیە ماریان هەموو بە نوێتی لۆدانیان بەخۆ خەونێک بۆ هاتە دیلیمان لێمان بۆ خۆشیێک لە باتی لە پاش ناخۆش و خۆشێکی زۆر هات لەخوای بەزیاد بیماریان هەموو لۆدانین کومبار قەنەفە کەوەنتەر سپریت پەردا مار و شتێکی زۆر زۆر خۆشیان لۆدانیان لەخوای بەزیاد بێ ئەو کە داوات کرد لە بەرنامە یەکەم ئەوت بۆ هاتە دی ئەویان بۆ کردی زۆر بەزیاد دەکەوە بەخوای زۆر بە زیادەکەوە لۆمەیان دابین کرد ژیانی مندارەکان ویان دابین کرد لەخوای بەزیاد بێ مەعاش و شتیان لۆ دابین کردینە مارەج خۆشیان هەر هەموو یعنی بەڕاستی پێشتر ئەم بە حەزرەتێک مارەج خۆش بم بە حەزرەتە خانیەک بووم هیچم نەبوو بەڕاستی و چ پیاوەکەشم مابوو ئێستا بەخشین دەستگای بەخشین هەموو شتێکی لۆ دابین کردین خانێکی خۆشیان لۆ دابین کردین مارەی خۆشیان دانا ژیانێکی خۆشیان دانا لەخوای بەزیاد مەعاشیان لۆ بڕینەوە کومباریان کامل کڕی پەردە و شتیان کڕی سبریتیان کڕیەوە قەنەفەیان کڕی کەوەنتەریان کڕی ئەشەی کەوەنتەرینیوە هەموو بەخۆیان دانا یعنی ئەو شتەی لە ماری من نقص بۆ هەر هەمیان دانا جیسکە کاربای و خەسال ئۆتۆماتیک و ئەو ماری تەلەڤیزۆن شتیان هەموو لۆکڕن لەخوای بەزیاد بێ خوا خێر خێرخوازا منوسی خوا خێری دەستگای بەخشین بنووسی بە ماوەی چەند مانگە خانیان لۆکڕین ماریان هەموو لۆ دابین کردین مەعاشیان لۆ بڕینەوە 200,000 مانگانە ژیانیان زۆر زۆر خۆش کردین بەڕاستی دوای کە داوامە لە خێرخوازان کرد هاوکارمان من بۆی بتوانین ئەم خانەوادەیە ڕزگار بکەین لە کرێسیاتی ئێمە هەستین بە کڕینی خانە و دیارە چەندین جار لە گەڕەکانی شاری هەولێر بە تایبەتی گەڕەکی سێبەردان کە ئێمە چەندین خانومان تەماشا کرد و دوای ئەوەی کە گەشتینەوە کە ئەم خانووە بە ڕوبەری 100 مەتر بۆ دادەشالە بکڕین و جگە لە خانەوەکە ئێمە ناوماڵ ئەوەی پێویستی بوو ناوماڵەکەمان بۆ دابین کرد حتا ئەم قەنەفەی کە ئێستا ئێمە لەسەری دانیشتوین دیارە خێرخوازێک دابینی کرد بۆیە من لێرەوە بەڕاستی سوپاسی تەواوی خێرخوازان دەکەم کە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین یاخود لە دروستکردنی خانوو بۆ منداڵانی بێباوێک بۆی ئەوانی بەڕاستی دڵیان خۆش بێ ئێمە سوپاسی تەواوی خێرخوازان دەکەین کە خێرخوازان هاوکاری باشمان بوون کە سوپاس بەخوای گەورەی ئێمە بە سەدان خانوو با بڵێم دەستگای خێرخوازی بەخشین کڕیوتی و سەدان خێزانی ڕزگار کردووە لە کرێسیاتی ئەمڕۆ کەژێمە لە شاری هەولێر خانەوادەیەکی ترمان ڕزگار کرد لە کرێسیاتی و ئێستا بوون بە خاوەن خانی خۆیان. سوپاس بەخوای پەروەردیگار پاشانیش ئێوەی دڵسۆز کە ئێمە توانیمان ئەم جارش لە شاری هەولێر لە گەڕەکی سێبەردان ئەم خانووە و ئەم سێ منداڵە بێ باوکە بچووکە بکڕین لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ لە ڕێی بەشی بە باوکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە ماگانە بڕی 200,000 دینار وەردەگرن بۆ بژێوی ژیانیان بۆیە ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاس و پێزانینی هەر کەسێکین بە هەر چەندێک هاوکاری و کۆمەچی ئەم ماڵە بێباوکەی کردووە و دڵی ئەم منداڵە بێباوکانی خۆش کردووە بۆیە هەمیشە لە بەخشینی کەم شەرم مەکە چونکەم دڵنیاتان دەکەینەوە ئەوەی کە ئەم خانوانەی پێکڕین ئەمەی کە ئەم پرۆژانەی پێجێبەجێ ئەەکەین هەر ئەو هاوکاریانەی ئێوەی خێرخوازە بە 1000 دینار بە ناردنی باڵانس بە هەر شتێک کە ئێوەی خێرخواز و بەخشندە بەشدار دەبن بەڵام لەبەرەوەی لە دڵەوە دەرەچێ بۆ منداڵی بێ باوکە و دەستێکی ئەمین هاوکاریەکان دەگەێنێت سوپاس بخوای پەروەردیگار بەم شێوازە دڵی منداڵانی بێ باو خۆش دەبێ و لە کرێچێتی ماڵ ئاوایی دەکەن تا ئەوەدانکردن ماڵێکی تر بەخواتان دەسپێرین هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ